خۆراک بەگشتی بە گوێرەی سەرچاوەکانی دابەش دەکرێت بۆ سەرچاوەی ڕۆکی و سەرچاوەی ئاژەڵی. گۆشت بە سەرچاوەی سەرەکی پرۆتین دادەنرێت. پرۆتینیش دەچێتە پێکهاتەی سەرجەم خانەکانی لەشەوە. بۆیە دەبێت جەستە بەردەوام پرۆتینی پێویست وەربگرێت. بۆ ئەوەی پرۆتین وەربگرین لە سەرچاوە ئاژەڵیەکانەوە دەبێت یان گۆشتی پەلەوەری وەک مریشک یان گۆشتی ئاژەڵ بخۆین. زانایانی بواری تەندروستیش هەمیشە ئەوە دووپات دەکەنەوە کە تەندروستیمان ڕەنگدانەوەی خۆراک و شێوازی ژیانمانە. کەواتە بۆ ئەوەی بزانین چ جۆرە گۆشتێک بخۆین و چۆن ئەم گۆشتانە ئامادە دەکرێن، پێویستە بزانین چۆن ئەم پەلەوەر و ئاژەڵانە پەروەردە دەکرێن و چۆنیش ئامادە دەکرێن تا دەگاتە ئەو کاتەی دەکەوێتە بەردەستمان. گۆشتی مریشک لە کێڵگەکانی بەخێوکردن و پێگەیاندنی پەلەوەر سەرچاوە دەکرێت. ئێمەش دەچینە یەکێک لەو کێڵگانە و وشیار یاعقوبی خاوەنی کێڵگەکە وەڵامی چەند پرسیارێکمان دەداتەوە. کاگوشێر بۆی مریشێک بگاتە دەست خەڵگانی ئەو کاتەی کە ئیتر بە کەڵکی ئەو دێ بخورێت چەند ڕۆژی پێچێت لە چیوە دەست پێەکە سەرەتاکەی چۆنە؟ سەرەتاکەی ئێمە ئەو جوچکەی دەکرین لە عمری یەک ڕۆژی دەینین بەخێو دەکەینە تا عمری دەبتە 50 ڕۆژ. لە 50 ڕۆژی ئەمجا ئەمە دەست بە فرۆشتنی دەکەین دێفرۆش. لە 50 ڕۆژ یعنی بە کەڵکی خواردن دێ ئەو لە چ ڕۆژی ڕابەکە لە خواردن دێ لە چ ڕۆژی ڕابەکە لە خواردن دێ بەس غێر ئێستا مریشی 2 کیلۆیی لێرە کەس ناخوا لەبەرچی نایخۆن کاگوشێر خەرکە ئەو هەفێر بووە و ئەوەیە مەسەلەکە دەرێ دەبی مریشکە کامەی گەورەیە ئەوم دەبی بتە 3 کیلۆ 3 کیلۆ نەبی لێرە لە ئەو لێرە دێت کەس دێت ناکڕیتر. زۆر باش ینی بە 40 ڕۆژ دەبتە چەند کیلۆ بە 50 ڕۆژ دەبتە چەند کیلۆ کەواتە بە 40 ڕۆژ دەبتە 2 کیلۆ 2 کیلۆ چارەک لەو دەورانە هەتا 50 ڕۆژی دەبتە 3 کیلۆ 3 کیلۆ. باشە سەبەبەکەی چییە؟ لەبەر تامەکەیەتی یان لەبەر ئەوەیە کە زیاتر ئیسفادەی لێەکەن؟ بەدەستەمەنیە ئەمە پێمان خۆشە لە 40 ڕۆژی بیفرۆشین لۆمە ئیسیفادەی باشتر دەبیتن بەس خەرکەکە لێر ناکرێت ئەو وەزنەی ناوێتن بازاڕی نییە. ئەخدا لۆ جنوب دەڕواتن ئەوان 2 کیلۆیان دەوێت ئەگەر ڕێگا هەبی لۆیە بڕوات. لەبەر چی حەزیان لێ نییە لە 2 کیلۆیی؟ وەڵڵاهی نازانم لەبەر چی حەزیان لێ نییە میلەتەکە ئەو هەفێر بووە پێشتر لە هەشتایەکان لە 90ەکانیش مریشەگەر 2 کیلۆ دەبوو لە عالەم هەستەندەر لە خۆی 2 کیلۆ تا 2 کیلۆ نیو وەزنەکی گەلک باشە لێرە سەرف ناوی دەرێ گچکەیە. ئەی لە ڕووی بڵین سوودە خۆراکیەکانیانەوە ئەو 2 کیلۆیەکە باشترە یان 3 کیلۆیەکە یان 4 کیلۆیەکە؟ لە ڕووی سوودی خۆراکیەوە لۆ مرۆڤی 2 کیلۆیەکە خۆشترە و تامیشی خۆشترە لە گەورەکە لەبەرەوەی ئەو 2 کیلۆیە عمری کەمتر بووە 40 ڕۆژە علەفی کەمتر خواردیە دەرمانی کەمتر خواردیە چەوری کەمترە مریشکە گەورەکە ئەوەی سوودی خۆراکی کەمتری شەبەز میلەتەکەوا فێر بووە. زۆر باشە ئێوە لە کاتی گەورەکردنیاندا چیان دەدەنێ؟ ینی باز لەوە دەکرێت وایە هۆرمۆن و کۆمەڵێک شتیان پێدەدرێتەوە دەکە ئەم مریشکە زوو پێ بگا و بکوێتە بازاڕەوە دوایی کە لە کاتی خواردنیە زەرەرەگەێنێ بە خەڵکەکەی دەیخۆ. وەڵڵاهی کاکچی من ئەو شتیوان نییە ئیمە لە علەفی زیاتر نییە علەفی زایز دەکردن لە مەعمەل علەفەکان ئەوی دیش دەرمانات و ڤیتامیناتی حەسبە الئوسوول چی دکتۆر بۆی بنووسی ئەوەیە دەنێ. زۆر باشە ئەو علەف و شتەی کە دەیدەنێ پێشتر ئامادەکاری بۆ کراوە کە لە ڕووی تەندروستیەوە هەم سوودی بۆ مریشکەکە بێ هەم کاتێک دەبێتە گۆشت زەرەر لەو کەسانەدا کە دەیخۆن مەعمەل علەفەکانیش هەمووی دکتۆری بەیتەڕی خاسیان لێ و بەرنامەیان لۆ دانایە حەسەبی کەتەلۆچیوان ئەوان علەفەکەی ینی علەفەکەش هەر لە کوردستان دروستەکە علەفەکەش لە کوردستان دروست دەکرێت. زۆر باشە جوچکەکەش هەری کوردستانە بەشی زۆری هێلکەکە سڵفەکەشی مریشکەکەی داچ و بابی ئەوانەش هەری کوردستانە. پاش ئەوەی کە مریشک دەگاتە ئەو تەمەنەی کە ئامادەیە بۆ سەربڕین دەفرۆشرێنە ئەو کەسانەی ئامادەیان دەکەن بۆ بازاڕ.
ئەمەش یان کوشتارگەکانی مریشک دەیان کڕن یان ئەو کەسانەی کە لە ڕێگای سەربڕخانەکانیانەوە دەیفرۆشنە هاوڵاتیان. بۆ ئەوەی لە مەرجە تەندروستیەکانیان بکۆڵینەوە سەردانی یەکێک لە کوشتارگەکانی مریشک لە دەوروبەری شاری هەولێر دەکەین. لێرە ڕۆژانە بە هەزاران مریشک سەر دەبڕێن و ئامادە دەکرێن. زۆربەی مریشکەکان بە فرێشی دەکەوێتە بەردەستی هاوڵاتیان. لەگەڵ دکتۆر سەعید یوسف پزیشکی ڤێرترنەری ئاخاوتنێک دەربارەی شێوازی تەندروستی سەربڕین و ئامادەکردنی گۆشتی مریشک ئەنجام دەدەین. دکتۆر جان جیاوازی چییە لە ڕووی پێکهاتە خۆراکیەکانی گۆشتی مریشک لەگەڵ گۆشتی حیوانیان گۆشتی ئاژەڵی تر؟ طبعا گۆشتی مریشک زیاتر خەڵکە احتیمادی لەسەر دەکات و سەحیترە لە ڕووی طبیان. گۆشتی سوور زیاتر پرۆتینات و کۆلسترۆل زۆر تێدا. گۆشتی سوور والا ئەگەر بە زیاد لە حەد بیخۆی تۆشی ئەوە دەکا دەمارەکانی خوێنت بلۆک دەکا و چی لێ ڕادێ چاوریەکەی دەنیشێت بزڵ بە دووا دەکا و تووشی جەڵتە و شتیوارە دەکەن دایمەنەوانی نەخۆشی یان زەخت و سوکەری و شتیوارە ئەوانە تەمان گۆشتی سوور هەران کەمتر دەتوانن بەکاری بێنن ناتان ئاها بیخۆن. بشی دایمەن نەسیحەتیان وا دەکرێت سینگی مریشک یان مریشک بەعام بشی بخۆن کەمتریش بخۆن بەڕاستی. یعنی کەواتە ئەو ڕێژە خۆراکیانەی کە لە گۆشتی مریشکدا هەیە زۆربەی زۆری ئەو بڵین سەرچاوە پێویستیەکانی کە لە گۆشتی سۆریشدا هەیە لە مریشکیشدا هەیە بەس بە ڕێژەیەکی کەمترە زەرەریان پێدەگەێنێت. زۆر باشە. ئەدی خەڵکێک هەیە پرسیار دەربارەی ئەوە دەکەم ئەو مریشکێک کە دەیخۆین ئایا مریشکێک بێ فرێش بێ تازە بێ یان بەستوو بێ و مجەمەد بێ و لە ناو فرێزەر ما بێتەوە و چەند ڕۆژێکی بەسەردا تێپەڕی بێت؟ بەخۆی دایما فرێش باشتر لە مجەمەد. ئێستا لێرەیشی زیاتریشی فرێش دەکەین. فرێش ئەوەیە زیاتر نایبەستی تێدەگەی هەر لە بەڕاد دەمێنێت دەیبینە بە سەری دەبڕین هەر ئەو ڕۆژە لە بەڕاد و بانی دەچێتە بازار. ئەوەی نایجەمدێنین و بەڕادەکانمە هەمووی تقریبا 1 بۆ 3 پلەیە نایجەمدێن. بەس مجەمەدەکە فەرقیەوەیە مجەمەدەکەی لەگە فرێش یعنی چ بڵێ نیوترن ڤالیۆی زیاتر تێدایە لەگەڵ ینی مادە خۆراکیەکانی زیاتر تێدایە وایە ئەو لەگەر دەتاوێتەوە زیاتر کمەغیداکەی نامێنەوە چ بێن یعنی لەگەڵ ئەو تاوانەوەیە بەشێک لەو ڤایتامین و شتە پێویستیانە لەگەڵ دێتەوە. معادنی تێدا چەند ڕۆژ بیهێڵینەوە ئەو مریشکە فرێشەی کە لێرە مەسەلەن وەردەگرین چەند ڕۆژ لە ناو جەمیدە و سەلاجە بیهێڵینەوە؟ ئەوە تاریخی 72 ساعتمان 3 ڕۆژماندانە 3 ڕۆژ ستاندەردی عالەمیە هەر بەخۆیەوە و ئەگەر لەو 3 ڕۆژە کردە مجەمەد ئەوە دروستە. بەڵام ئەگەر نەتکردە مجەمەد هەر دەبێ تەلەوەندرێەوە بەکاربێت. بالضبط. لەم سەربڕخانە و شوێنانە بێگومان ئەو دەبتە خواردن ئەو مریشکە ئەبێتە خواردن کە لەوانەیە ئەگەر میکرۆبێک ڤایرەسێک شتێکی پێوە بمێنێت ئەبێتە هۆی زیانگەیاندن بۆ کەسانی کە دەستی لێن لە ماڵەوە خانمان لە کاتی لێنانیان. ئەو ڕێو شوێنە تەندروستیە گرنگانە چییە کە ئەبێت لە سەربڕخانەیەکی ئەوها هەبێ بۆی ئەو مریشکە لە ڕووی تەندروستیەوە زەرری نەبێت؟ بەخۆی گرنگتریش لەدایمە پاکخاوێنیە پاکخاوی و فحسکردنەکەی مریشکێکی پێش سەوەی سەر ببڕێ. ئەگەر مریشکەکە هیچ نەخۆشیەکی نەبێ سەری دەبڕێت ئەو پشکنین دەکەن بزە بەدووە پێشی سەر بڕێن پشکنین دەکەن دوای پشکنینەکە سەری دەبڕێن و بەڕاستی نەسیحەتی ئەو ئافرەت چێشتلێنەکە لە ماڵەوە دەکەن زیاتر بیکوڵێنن چەند بیکوڵێنن ئەو میکرۆ و شتیوانە تێدا نامێنێت دەیکوژی پاش شوشتنەوەی و خانەکردنەوەی زیاتر بیکوڵێنی. خاوەنی ئەم کوشتارگانەش دووپاتی ئەوە دەکەنەوە کە بەرهەمە ناوخۆیەکان دەتوانێت بەشی تەواوی کوردستان بکات و گۆشتی مریشکی پێویست دابین بکات. بۆیە پێویست ناکات ئەم گۆشتە لە دەرەوەی وڵات هاوردە بکرێت چونکە لە ڕووی تەندروستی و تامیشەوە بەرهەمە ناوخۆیەکان باشترن. کاروانجەواد بەڕێوەبەری کوشتارگەکەیە چەند زانیاریەکی ترمان دەداتێ. ئێمە وەکو کوشتارگە ڕۆژانە سیاری خۆمان هێدنین کێرگە پەلەوەرەکان کە مریشک دەگوازنەوە بۆ کوشتارگەی خۆمان لەژێر چاودێری دکتۆری بەیتەریا
ڕۆژانە فحز دەکرێت و مریشکانە بەبێ فحز نایەتە ناو کوشتارگەوە پاش فحزکردن و سەربڕین و بە تەریقەی ئیسلامی بە چەق و سەری دەبڕین پاشان ڕۆژانە حازری دەکەین هەموو ڕۆژێ بۆ بازارەکانی هەولێر و دەوروبەری بە شێوەیەکی فرێش و ڕۆژانە هەروها مجەمە دیشمان هەیە وەستوش بەکاردێن بەس خەڵکی خۆمان زیاتر فرێش بەکاردێنی ناو شاری هەولێر زیاتر حەز بە موادی فرێش دەکات بە مریشکی فرێش دەکات بۆ زیاتر خەڵک تەڵەبی فرێشی لەسەرە نەک مریشکی مجەمەد بەستۆ ئێمە چاودێری بێتەرێمان هەیە دکتۆری خۆمان هەیە ڕۆژانە چاودێری لەسرە مەسەلەن کە لە کاتی ئامادەکردن خۆشمان هەر متابعی دەکەین و لە کاتی ئامادەکردن و دابینکردن هەر مادە کە بەکەلک نییە ناینێرینە بازار کە و مریشکەش دێ فحز کراوە جاتە ناو کوشتارگە بەبێ فحزکردن نایەتە ناو کوشتارگە ئەگەر مریشکێکی تەواو 100% تەندروست نەبی نایەتە ناو کوشتارگە لە بۆی زۆرە لە کێلگەکان مریشک تووشی نەخۆشی دەبێت تووشی چەندەها زۆری شتیکە دەبێت ئێمە ناتوانین ئەو مریشکانە بەکاربێنی بینێ ناو کوشتارگە بینین بە خەڵکی خۆمان ئێمە بە خۆمان چی بەکاربینی ئەوش دەدەین بە خەڵکی خۆمان ئێمە ئەو شتانێک کە بەکاری دێنین ناو کوشتارگە ڕۆژانە پاش تەوابوونی کارەکانمان لە کوشتارگە تاقیم دەکرێتەوە لە شوێن تایبەت بەخۆی دادەدرێتەوە پاش ئەوەی کە ڕۆژی پاشێ دێنەوە سەر کارەکانمان بەکاری دێنینەوە بە هەمان شێوە کە ئیشەکە خلاص دەبێت دیسان تاقیم دەکرێتەوە بە ئامادەی کاری دادەدرێتەوە بە جێگای خۆی ئێستا چەندی کوشتارگەمانی هەروەستاوە هۆکارەکەی ئەوەش کە با بڵێن مریشکی هاوردە زۆرە لە دەرەوەی وڵات دێنن بۆ کوردستانی خۆمان توانای ئەوە هەیە کە بتوانێت مریشک بۆ کوردستان دابین کا بە زیادەوەش هەتا بگرێت دەنێرن بۆ عێراقیش بە زیادەوە دابین دەکرێت بەس چی بکەین کە موادی هاوردە زۆرە ئەویش تەسیر لەسەر بازارەکان کردووە بەعام تەسیرەشی هەیە هۆکارەکەشی ئەوەیە کە حکوومەتی خۆمان مەسەلەن هیچ پاڵپشتێکی محەلی ناکە موادی محەلی خۆماڵی هەتا بتوانین ئێمە ئەو خاڵانە جێبەجێ بکەین مەسەلەن کە نەتوانین مریشکی بێگانە بێتە ناو وڵاتەکەمان. بەشێکی تری هاوڵاتیان بۆ بەدەستهێنانی گۆشتی مریشک سەردانی ئەو دوکانانە دەکەن کە خاوەنەکانیان خۆیان سەری دەبڕن و ئامادەی دەکەن پێیان دەڵێن لەم دوکانانە مریشکی زیندوو دەفرۆشرێن. ڕێبوار موخلیس یەکێکە لەو کەسانەی کە ئەم جۆرە مریشکانە دەفرۆشێت. ئەمە ڕۆژانە مریشک مالۆ دێ ڕۆژان لە داوازنی مریشک مالۆ دێمە تەماشای مریشکان دەکەن هێواران پێش لە بۆمان بێ تەماشای ناقەڤازەکەی دەکەین تەماشای قەڵبی دەکەین مریشکەی لێدرا مریشکەی شینمۆر بووە سەمە لێرە هێواران نزیکی برێن 4 قەڤاز 5 قەڤاز مالۆ بێ مە تەماشای یەک تەماشای مریشکان دەکەین ئایا عیبی هەیە ئایا عیبی هەیە عیبی نییە پێشی تەماشا بکەین ئەمە مریشک داینەنا قەڤەزی داینەنا سەمێزی ئەگەیەک مریشک شین بی ئەگەیەک مریشک مۆر بی ئەمە لای دەدەین تەلەفۆن بۆ ساعب دوازن دەکەین کاکە ئەم مریشکە تەواو نییە ئایا دەیبێ یان نایبێ ئەگە کۆتی دەیبمەوە ئەمە لە بۆی دادنێن دەنێتەوە دەوازنی ئەویش خۆی کەیف خۆیتی سلێ دەکات سلێ ناکە ئەوەی نازانم لۆ مریشی ناو جەمیدەش بەکەلک نایە خوازانی چەند ساریە چەند ساری نییە ئەو لە پێ ساو چا دەکەین دەکوژینەوە پارچەی دەکەین هەرکو دێ بە دەری کابرای دەکەین ئەمە ئیوەی نەبرێن لە پەنابی لە بۆی بگۆڕین ئەو شانە نییە لێرە. ئەوان پێیان وایە کە زۆربەی هاوڵاتیان زیاتر حەز لەم جۆرەی مریشک دەکەن و حەز دەکەن لەبەر چاوی خۆیانەوە مریشکەکە سەر ببڕدرێ و ئامادە بکرێت. دەربارەی ئەو ڕێو شوێنە تەندروستیانەی لەم دوکانانە پەیڕەو دەکرێن دیدار سابیری مریشک فرۆش قسەمان بۆ دەکات. ڕۆژێ مە مریشکانمان لۆ دێتن ئەو کابرای کەلۆ مادەین دەچلێ فعسی دەکا ساعب دوازنەکە لەوانێ فعز دەکا فعز ناکەمە نەفەری خۆمانێ کەلۆ مادەنی ڕۆژانە دەچی فعز دەکا لەوێ ئایا کەلۆشمان دێتن و ئەمە لێرە تەمەشا دەکەینەوە دیسان ئەگەرە عیبەچی هەر شتێکی ناوی بدەینە بە خەڵک ئایا پەسیوی دەگری ئایا مریشکە شین بووە نەخۆشە هەر شتەکە ناوی بدەی بە خەڵک بەڕاستی ئەوە لە پێش چاوتە خەڵکەکە زیاتر ئەوەی دەبا لەوەی عەزی لێ لە پێش چاوی خۆی سەر بڕێتن نوێ ڕاوە دەستی بە پێش دەقەی بەڕێ دەکرێتن کابرا کەیفی بۆ مریشکێت نە کابرا ناو جەمیدەی مریشکە نازانێت کووە کوونیە بسمیلای لەسەر کرایە لەسەر نەکرایە خەڵکی زیاترەوەی دەبا نوێیە لۆ ئێوارە مەسەڵەن ساڵ ڕەمەزانە لۆ ئێوارە لێ دەنێن و چا دەکرێت دەخورێت. گۆشتی ئاژەڵ لە کوردستان بازاڕێکی گەرمی هەیە کەم سفرەی ماڵان هەیە بەم گۆشتە نەڕازێنرێتەوە کەواتە دەبێت بزانین چۆن و لەکوێ ئاژەڵەکان سەر دەبڕێن و حکومەت بە چ شێوەیەک چاودێری دەکات. بۆیە دەچینە بەڕێوەبەرایەتی گۆشتگەی هەولێر لێرە خاوەن ئاژەڵ و گۆشت فرۆشەکان ئاژەڵەکانی خۆیانی لێسەر دەبڕن
هێرش جەبار گۆشت فرۆشێکە و لە کاتژمێر 4 بەیانیەوە هاتووەتە ئێرە و ئاژەڵەکانی سەر بڕیوە. لە کاتی ئامادەکردنی گۆشتەکەی قسەمان بۆ دەکات. گۆشتی مەلێرکوانە لە مەدانە حیوانەکانی کەم زار دەکرین دەینینە قەسابخانەی لە قەسابخانەی و بە زندیتیش حیوانەکان دکتۆرە تەمەشایان دەکاتن و کاتی دەشکژێتەوە تەمەشایان دەکاتن لە کەورکردنی خلاص دەبیدێتە ژۆرێک قعینەوە بەڕادی زەرکانیان فعاز دەکات لە جەرجی ئەمنە خۆشێک بە دیار دەکەوی لە بۆ حیوانی عین زەرگەکەی سیپەلچی گۆشتەکەی تەمەشا دەکات حتا هەمووی پشکنینە چلۆ نەکرێ بە تەواتی ختمی لێ نادە دکتۆر کە ختمیشی لێدا یعنی تاو گۆشتەکە باشە ختم زۆر میمەلۆ گۆشتی گۆشتەکە دیارە گۆشت زۆری بێسکەوە بیدەبی یعنی گۆشت لە دوکانداران کم بینەرمە حتا بکەی گۆشت بێسکەوە هەر گۆشتە زەمید بوو هاتە دەرێ گۆشتە خاو دەبتەوە ئاو یەکاتن یعنی خەرێک دەزانی بۆ نیشی بۆ سار دەچی لێ دێ گۆشتەکەت وچی خۆمانێ گۆشتی خۆمان توندا گۆشتی خۆمان خینی ناکاتن دایدنێ ناو قاپی دەی بڕی دایدنێ ناو بەڕادی لە فرۆشتنێ هەر تون دەمینێتن گۆشتی خۆمان دیارە زیاتر بێسکەوەیە هەر گۆشتێک پارچە پارچە بوو یعنی والا خاو بەوە ئاوی لێ هات گۆشتەکە شل دەبیتن لە کڕینیشی بۆ ساردی لە دێ زیاتر دەکرێتە خیمە و چتیەوە لە شفت و فێری لەگە دەکرێتن بەزەوە قەسابی دەزانیەوەی کەساب نەبیتن زەحمەتە ئەو زەو شوێنەی لە گۆشتی لێ دەکڕی دەی بزانین لە چێنەر گۆشتی دەکڕی. زۆر ڕێو شوێنی تەندروستی و کارگێڕی لێرە لەم گۆشتگەیە دەگیرێتە بەر. لەم بارەیەوە هەڵمەت حەمزە بەڕێوەبەری گۆشتگەی هەولێر بۆمان دەدوێت. فکرەی دروستبوونی گۆشتگەی هاوچەرخی هەولێر و دەرچوون لە قەسابخانە کۆنەکان و سیستەمە سەرزەویەکەی بە تەندروستکردنی گۆشت بوو بۆ گەیشتنی بەدەستی هاوڵاتیان. دوایەوە گۆشتگەی هاوچەرخی هەولێر لە ساڵی 2006 دەستی بە کارەکانی کرد بە سیستەمێکی نوێ هەوایی دەستی بە کارەکانی خۆی کرد بۆ سەربڕینی ئاژەڵ بۆی گۆشتێکی تەندروست بگاتە دەستی هاوڵاتیان. سەرەتا فکرەکە ئەوەیە ئەو ئاژەڵی کە دەهێنرێت بۆ گۆشتگە دوو جار پشکنینی بۆ دەکرێت پشکنینی پێش سەربڕین و پشکنینی دوای سەربڕینیش بۆ گۆشتەکەی دەکرێتن. ئەو پشکنینیانەی پێش سەربڕین بۆ ئاژەڵانە دەکرێتن کە ئاژەڵی مێبن ڕێگە بە سەربڕینیان نادرێتن ئاژەڵی نەخۆش و پەککەوتە من دووبارە ڕێگە بە سەربڕینیان نادرێت. ئەو ئاژەڵی کە مەیە ڕێگە بە سەربڕین نادرێت دەگەڕێت درێتەوە بۆ شوێنی مەبەست بۆ ئەوی بتوانن دووبارە سوودی لێ وەربژێ وەکو تەکاسر و زاوزێ بۆ پاراستنی سامانی ئاژەڵ. دوای سەربڕینی ئاژەڵەکە و بە پرۆسەکانی سەربڕین و کەوڵکردن و دەرهێنانی ئەمعای داخلی دادەڕوات دواتر دیسان لەلایەن ستافێکی پسپۆر لە پزیشکانی ڤێتێرنەری دووبارە پشکنینی دوای سەربڕین بۆ گۆشتەکەی دەکرێتن بۆ ئەوەی دڵنیا ببن و لە تەندروستی گۆشتەکە واتە دووجار پشکنینی بۆ دەکرێتن. ئەو بۆشانێکە لە پشکنینی دوای سەربڕین دەمێنێتەوە دووبارە لە 1200 پلەی سیلیزی لە ڕێی سوتێنەری گۆشتگەوە تا مەحرەقە دەسووتێنرێ و لە ناو دەبرنێن. دووبارە ئەو گۆشتانە دەنێردرێن بۆ شاری هەولێر بۆ مۆڵ و مارکێتەکان بۆ زۆربەی دوکانەکانی گۆشت فرۆشتن. ئەو گۆشتانە کە دەڕواتە دەرەوە هەر لاشەیەک ختمی تایبەت بە گۆشتگەی پێوەیە لە بەرەوەی فرتوفێڵی لێ نەکرێت ڕۆژانە ئەمە هەڵدەستین بە گۆڕینی زۆری ختمەکان بۆی لێژنەکان لە کاتی سەردانیکردنیان کەش لاشەیەک دەگرن کە گۆشتێک دەگرن دووبارە دەگەڕێنەوە بۆ گۆشتگەی ئەمە بزانین کە ختمی مەیە یان نا وزایدەم پسولەیەکی تایبەتیان پێ دەدرێت مەفروزە کابرای دوکاندار لە لەوحەیەک لە بەرچاوی مشتریەکان هەڵی بکاتن هەڵی بواسێتن بە تاریخی و بە ختمی گۆشتگە ئێمە وەستی پێ دەدەین. واتە ئەو خەڵکی کە دەیەوێت گۆشت بکڕێتن لە دەرەوە پێویستە چەند شتێک ڕەچاو بکاتن لە پێش هەمویانەوە پاک و خاوێنی دوکانەکەی مۆری تایبەت بە گۆشتگەی مۆرمان هەیە مۆرەکەی پێوەیە. ئەو پسوولانە تا چەند کابرا پابەندە بە هەڵواسینی پسوولەکانی گۆشتگەکە ئەو ڕۆژێ و لەوێ ئاژەڵەکەی سەر بڕیوە و عادەتەن خەڵک لە شوێنە فەرمیەکان گۆشت بکڕێتن لە زۆر شوێن هەیە لە مۆڵەکانیان لە دوکانەکانی گۆشت فرۆشتن ئەوانەی چەندین ساڵە باوەڕ پێکراون لەو شوێنانە بیکڕێ دوور بکەوێتەوە لەو ئاژەڵانەی کە بەڕاستی ئەوەی سەرڕێگای قوشتەپەی پێدەڵێنیان سەرڕێگە نافەرمی و شوێنە نافەرمیەکان و ئەو شوێنانێک کە مۆڵەتی تەندروستیان نیە یان خەڵک لە جۆر و لە تایبەتمەندی گۆشتەکەی دڵنیان نییە خۆی ئەو ئاژەڵەی کە لێرە سەر دەبڕدرێتن هەر ئاژەڵێک لێرە سەر بڕێ ئێمە دڵنیایی دەدەینە هاوڵاتیان 100% گۆشتێکی زۆر تەندروست و ڕێکوپێک لێرە دەرچووە 100% دڵنیایی دەدەینە هاوڵاتیان بەڵام
ئەو ئاژەڵانی لە دەرەوە سەردەبڕێن هیچ پشکنینێکیان بۆ ناکرێت لە پێش سەربڕین و لە دوای سەربڕین ئەوان ئەو ئاژەڵی لێرە سەردەبڕێتن دوای پشکنینیان بە کۆگا دەکرێن لە کۆگا ساردکەرەوەکان دووبارە بە ساردکەرەوە دەگوازرێنەوە بۆ ناو شاری هەولێر لەوێشەوە دووبارە هەر براقە سابێک هەر مۆڵێک مارکێتێک دووبارە پابەندا بە سارکردنی ئەو گۆشتە تا دەگەینتە دەستی مشتری کە ماوەکەی 3 ڕۆژە تا 3 ڕۆژ دەتوانێت بە فرێشی بیفرۆشی دوای ئەوە دەتوانێت تەجمیدی بکاتن یعنی لە خلالی ئەو 3 ڕۆژێ ئەو برا قەسابەش لە ناو دوکانەکەی خۆی پابەندا دەتوانی هەڵی بگرێتن لە ناو کۆگا ساردکەرەوەکانی ناو دوکانەکەی بۆ ئێمە دڵنیایی دەدەینە هاوڵاتیان دوای دڵنیابوون و هەر ئاژەڵێک هەر گۆشتێک لە گۆشتگای هاوچەرخی هەولێر دەرچووبیتە دڵنیابن 100% تەندروستە و بێکێشەیە. لەم گۆشتگەیە ئاژەڵەکان دوای سەربڕینیان بە چەند قۆناغێکدا تێپەڕ دەبن. گرنگترینیان چاودێریکردنی تەندروستی ئاژەڵەکان و گۆشتەکانیانە. هەر بۆیە تیمێک لە پزیشکانی ڤێرتنەری بەردەوام لێرە چاودێری دەکەن و پشکنین بۆ گۆشتەکان ئەنجام دەدەن. دکتۆر داستان یعقوب سەبارەت بە بەهای خۆراکی گۆشتی سوور و کاری پزیشکی خۆیان لەم گۆشتگەیە وەڵامی چەند پرسیارێکمان دەداتەوە. دکتۆر جان گۆشتی ئاژەڵ یان گۆشتی سوور لە ڕووی پێکهاتەوە سوودەکانی چییە؟ بۆچی ئەبێ ینی گۆشتگەیەکی وا هەبێ و گۆشت ئامادە بکرێ و بگاتە دەست خەڵک و بیخۆن؟ بەڵێ تەوان گۆشتی سوور چەند زۆرێکیە با بڵێن گۆشتی سوور هەیە گۆشتی جوانەکە کە زۆر سوورە گۆشتی کاوەڕ بڵێن با بڵێن بەناو ئەکسپیتر دێتەوە بەمبەیترە بڵێ لەبەر ئەوەش دەکەوێتەوە سەر ڕیشاڵەکانی گۆلک زیاترن و تۆخترن لەبەر ئەوە گۆشتەکە سوورترە تەوان گۆشتی سوور حتمەن استیفادە هەیە بۆ جسمی ئینسان بەڵام ئەوش بە ڕادەی محدود با بڵێن لەوە کە زیاتر تێپەڕ بوو تووشی زۆر نەخۆشی دەکات جەنابەت هەر وەکو لە ئیشەکەی خۆشت کە دکتۆری دەزانی تووشی کۆلسترۆلە یوریک ئەسیدە لە بۆ زۆرشتی تر با بڵێن دالملوک با بۆ خۆمان پێ بڵێن هەر بەوە پاڵەپەستۆیەکی زۆر دروست دەکات لەسەر بەشەر ئەگەر بە ڕێژەیەشی زۆر بخۆی بەڵام بە ڕێژەیەشی معقول بخورێ باشەکەواتە ڕۆژانە تقریبان تا 100 غرام تا 150 غرامی زۆر ئاساییە زۆر ئاساییە گۆشتی سوور بخورێت ینی ئەو 150 گرام پرۆتین و چوری کە هەیە لەناو گۆشتابینات و هەموو زۆر پێداویستین بە هەمان کات زیادە ڕۆیەکەی ئەگەر لەو حدودە بێت لەشەتوانێت لە کۆڵ خۆی بکاتەوە ینی وانەکە کە زەرری پێ بگەێنێ لەسەر دەمارەکانی خوێنی لەسەر دڵی لەسەرستانی خوێنی ئەگەر زیاتر بێت لە حەدی خۆی زیانی پێدەگەین بوونی ئەو ڕیشاڵانی کە باست کرد کە وای لەکە گۆشتی جوانەگا جیا بکرێتەوە لە بەرخێکیان لە کاوڕێک ئەم ڕیشاڵانە ڕیشاڵی پرۆتینی ینی چوریان تێدا کۆبووەوە چوریشیان تایە پرۆتینیشیان تایە هەردوو جۆرەکەی تایە لەبەرەوە لەبەرەوەی کە دەبینی زۆر جا دەڵێن گۆشتی سوور لەبەرەوەی جوانەگا ڕیشاڵەکانی زیاترن با بڵێن پرۆتین و ئەویان زیات لەبەرەوە دەڵێن زۆری نەخۆی باشترەی کاوەڕ باشترە ئەی ئەگەر جیاوازیە بکەین لە بینی گۆشتێک کە چوری پێوە نەبێت و گۆشتێکیش کە بە چوری داپۆشرابێت ئەمانەی کە بجەڕەت ئەگەر هات تەماشامان کرد هیچ سپیاتێکی پیۆدێنێ ئەومانای ئەوە هەیە چوریتیانە یان هەر هێشتا تێیدا ناچوریتیایە بەڵام بە ڕێژەیەکی کەمتر تۆ لە چوریەکەی کە لەسەرێتەوە هەموو ساف چوری بەڵام گۆشتەکە چوری با ڕێژەی خۆی تایە ڕێژێکی لە بینی ڕیشاڵەکانی هەر چوری هەیە بەڵێ ئەو گۆشتانی کە لێرە لەم گۆشتگەیە ینی بڵین ئەو ئاژەڵانی کە لێرە سەردەبڕدرێن ئەمانە خۆماڵین ینی لە کوردستان پەروەردەکراون زۆر بێن زۆر کەم زۆر کەم دەتوانم بڵێم ڕێژەی 195 بگرە زیاتریشی دەرەوە هیچ جیاوازیەک هەیە لە بینی گۆشتی خۆماڵی و ئەوانەی کە لە دەرەوە دێن لە ڕووی بەها خۆراکیەکەیەوە گەرباس لە ڕووی بەها خۆراکیەکەەوە جیاوازیەکی وانە بەڵام وەکو تام فەرقێکی زۆر هی خۆماڵی خۆشترە خەڵکیش زیاتر حەزیان لەی خۆماڵیە بەڵام بەو شێوەیە نیە کە لە گۆشتگە سەر ببڕێ ژمارەکەی ئەوەندە زۆر ئاژەڵ نەماوە کە لە خۆماڵی لە تاقەی گۆشتگەدا بێت کە سەر ینی هاوردە دەکرێن ئاژەڵەکان لە دەرەوە ئاژەڵەکان هاوردە دەکرێت دەبینی جوانەکە زۆربەی لە جۆرجیایە لە ئۆروگوایە لە بەرازیلە لە شوێنی تر لە ڕۆمانیایە دێت و کاوریش زۆربەی لە جۆرجیا دەهات لە سووریا دێت
حسب منطقەکە هیچ جیاوازیەک هەیە لە بینی ئەم گۆشتە فرێشە و گۆشتێک کە ئەگەر بە شێوازی بەستوو هەبێ یان هاتبێت ئەگەر هەیە جیاوازیەکەی چییە؟ زۆر جیاوازیە ئەم گۆشتە گۆشتی فرێشە کە لێرە سەردە بدرێت دەزانین لەکوێ سەر بدراوە چۆن سەر بدراوە بەڵام ئەوەی کە لە دەرەوە دێ حتمما تۆ نازانی ئەو گۆشتە چۆن سەر ئایا ئەو گۆشتە ساغە مردارە ساغ نییە ینی نەخۆشیێکی تێدا نەخۆشی تێدایە نەخۆشی تێدا نیە کە ئەو گۆشتەش دێتە ناو باڵێن ناو هەرێمی کوردستانەوە ینی ئەو مختبەراتە بە قوتەوانیە هەموو شتێکمان بۆ ئاشکرا بکات لەبەرەوە باشتر هەر ئەوە بێکە لێرە لەبەر چاوی خۆمان باشترە بۆ خەڵک کە هەر گۆشتی گۆشتگە کە فرێشە بەڵێ هەندێک جار جۆمان لێ دەبێت کە ئەو نەوع گۆشتە تێکەڵ بەو گۆشتانەی تر دەکرێ و بڵین گۆشتی خراپن دەفرۆشرێنە هاوڵاتیان هاوڵاتی ئەگەر بچێتە لای قەسابێک چۆن بزانێ ئەو گۆشتە باشە یان خراپە ئەگەر چەند نیشانەیەک هەبێ بزانین ئێمەش وەکو نیشانە ئێمە نیشانە یەکەممانەوەیە کە گۆشتەکە دەبێت ختمی پێ مۆری پێبێ ئەو مۆرش لەسەر نووسراوە گۆشتگای هاوچەرخی هەولێ ئەوە یەکەمین نیشانە نیشانەی دووەم گۆشتی فرێش لەگە گۆشتی بەستوو زۆری فەرق دیارەکە ئەو گۆشتە تواوەتەوە یان نەتواوەتەوە وەکو ئەگەر توا بێتەوە وەکو کەلەش دەردەکەن بەڵام گۆشتی فرێش دیارە ینی وازەحە ڕێگەشی جوان و گەشترە لە گۆشتی بەستوو. چەند زیاتر زانیاریمان لەسەر خۆراک و تەندروستی خۆراک هەبێت کەمتر تووشی کێشە تەندروستیەکان دەبین. هەموو دایک و باوکێکیش پێویستە لەسەریان کە تەندروستترین خۆراک و خاوێنترین بەرووبوومی ئاژەڵی بۆ منداڵ و ئەندامانی خێزانەکەیان دابین بکەن. چونکە ماندووبوون و گەڕان بە دوای خۆراکی تەندروست زۆر کەمترە و بێکێشەترە لە ماندووبوون بە گەڕان بە دوای چارەسەری نەخۆشیەک کە لە ئەنجامی گۆشتێکی خراپ و پیس بوو کە لەوانەیە چارەسەرەکەی هەر ئاسان نەبێت. هەر شاد.